بەڵێ لەسەر ڕێک نەکەوتنی لایەنەکان لە کەرکووک و پێک نەهێنانی حکوومەتی خۆجێی و لە دوای یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاکەش هێشتا لایەنەکان نەیانتوانەوە ڕێک بکەون بۆی حکوومەتی خۆجێی پێک بهێنرێت لە شارەکە. بەڵێ نە پارێزگار نە ئەنجومەن نە سەرۆکی ئەنجومەن کەسیان نە جێگرەکانی کەسیان دیاری نەکراوە بۆیە دەوترێت ئێستا کەرکووک لە بۆشایی دەستوری و یاساییدا ئەگەری هەڵوەشانەوەی ئەنجومەنەکەش لە ئارادایە گفتوگوی زیاترین پرسیە دەکەین بە میوانداری بەڕێز تورکیش عیزەدین سەرکردا لە بەرەی تورکمانی ڕاستە و خۆ لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عیزەدینم کاتت باش، سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. ئەو پاڵنەرە یاخود ئەو هۆکارە بەهێزە چییە کە لە بەردەم هێز و لایەنەکاندایە و ناتوانن ڕێک بکەون؟ چی هۆکارە؟ بەڵێ شەوتان باش بێت، شەوی بینەرانی کوردستان 24 باش بێت، سپاس بۆیەوە. وەکو دەزانن یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوای هەوڵێکی زۆر ئەنجامدرا و ماندووبوونێکی زۆری ویست و بە با بڵێن سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکی هاوپەیمانی ئیدارەی کەرکووک بوو. دانیشتنیەکەم دانیشتێکی دەستوری بوو بە سەرپەرشتی بەڕێز ڕاکان زبووری کە بە تەمەنترین ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە. لەو کۆبوونەوەیدا کۆبوونەوەکە بەکراوەی هێڵرایەوە بۆ ماوەی 30 ڕۆژ بۆ ئەوەی بتوانن پارێزگارێک و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و جێگرەکانی دیاری بکەن. وەکو دەزانن تاکو ئەم ساتە ڕێککەوتنێکی کۆتایی یاخود نیمچە کۆتاییش نییە بۆ ئەوەی پۆستی پارێزگاری کەرکووک یەکلایی بکرێتەوە. ئەم پۆستە بۆتە ڕێگریەکی زۆر گەورە لە بەردەمپێکێنانی حکوومەتی خۆجێی کەرکووک دوای نزیکەی 8 مانگ بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا. هەموو لایەک پێداگرە لەسەر ئەوەی پۆستی پارێزگار بۆ ئەوان بێت. ئێمە شەکو بەرەی تورکمانی پێشنیازی ئەومان کردووە کە دابشکاریەکی دادپەروەرانە لە نێوان سێپێکاتەکەی کەرکووک بکرێت. پۆستەکە ئەم دابشکاریە بە شێوازێک بێت کە مافی هەموو لایەک پارێزراو بێت. بەڵام ئەوەی کە هەندێک لایەن ئامادە نین لە هەڵوێستی خۆیان بگۆڕن یاخود دەستە پێداگیریەکەیان هەڵگرن بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە نەگەین بە ئەنجامێکی کۆتایی کە هەموو لایەک لە خۆی بگرێت. برز عیزەدین یعنی هەن گوتن هەنە دەبێژن و دەستێ دەرەکیژی د پرۆبلەما کەرکووکێدا هەیە. ڕاستە ئەڤێک دەستێ دەرەکی د پرۆبلەما کەرکووکێدا هەیە یا ئەنجومەنا پارێزگاهێدا هەڵبژاردننا پارێزگاردا هەیە دەستێ دەرەکی. وەکو دەزانن پۆستی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق تاکو ئێستاش لە گفتوگۆ لەبارەی بەردەوامە وەلامان کاتدا چەند سەرکردەیەکی سیاسی هەن کە کاریگەریان لەسەر پێکێنانی حکوومەتی خۆجێی هەیە. ئەمە ناتوانین نکۆڵی لەم بابەتە بکەین چونکە هەموو لایەک ویستی خۆی هەیە و بنمیچێکیان بۆ خواستەکانیان دیاری کردووە بە گوێرەی ئەو دەستکەوتە حزبی و تایفی و تەنانەتەوەیانەی کە دەیانەوێت ئەمەش بە گوێرەی ئەو بەڵێنانەیە کە بە جەماوەری خۆیانداوە هەموو سەرکردەیەک هەموو سەرۆک پارتێک دەیەوێت کە بە زۆرترین دەستکەوت بگات چونکە ئەمە داواکاری جەماوەرەکەیەتی. ئەم بەدەستگەیشتنە دەبێتە هۆکاری دابەشکاری حیزبی بەرتەسک. ئێمە چیمان دەوێت دەمانوێت لێکتێگەیشتنێکە بێت هەموو هێزە براوەکان لە خۆی بگرێت. نزیکبوونەوە و ڕێککەوتنێک هەیە بە تایبەتی لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردننی بەنمونە پارلەمانی هەرێمی کوردستان. هەندێک لایەنی دیکەشان لە کەرکووک دەیانەوێت کە پرۆسەکە پەک بخەنەوە ڕێگە نادان لێکتێگەیشتنی سیاسی بەنمونە لە عێراقیش هەبێت و دەیانەوێت ئەوش پەک بخەن. بە هەمان شێوە لە کەرکووک چەند بابەتێکان کە ئەم شتە بۆ ئەوانیش دروستە و ئەم قسەی بە ئەوان دروستە ڕێگە بەوە نادەن حکوومەت. ئەوەی ئێمە ئێستا کردومان ئەوەیە نیم سەر ڕێککەوتنێکمان هەیە
دیدگای هاوبەشمان هەیە بە تایبەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ هەندێک لە برایانی لیستی عربی و فراکسیۆنی عربی بە سێ لیستی جیاواز و لە ئێمە لە بەرەی تورکمانیش کورسیەکمان هەیە و بەرەی سێ لایەنین بەیەکەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئێمە یەک دیدگامان هەیە ئەوەیە کە پۆستی پارێزگاری کەرکووک دابەش بکرێ بە شێوەی خولی بێت بۆ هەر لایەنێک بە تایبەتیش بە گوێرەی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ڕێگە بەوە دەدات کە دابشکارێکی شەفاف و دادپەروەرانە بۆ تەواوی پۆستە باڵەکانی پارێزگا بێت. عیزەدین لە قسەکانتان ناڕاستە و خۆ ئاماژە بە هەندێک لایەن دەکەی کە ڕێگرن لە بەردەم پێکێنانی حکوومەتی خۆجێی کەرکووک یاخود دەڵێی نایانەوێت پرۆسی سیاسی سەرکەوێت تەنانەت لە عێراقیش. مەبەستت کام هێزوو لایەنە لە کەرکووک؟ لە کەرکووک دەزانین ئێمە کورد و عەرەب و تورکمان هەیە، دەکرێت بە ڕاشکاوی پێمان بڵێ کێ ڕێگرە؟ ئێمە وەکو تورکمان خاوەنی دوو کورسین ئەم دوو کورسیە جێگیرن هەڵوێستی ئێمە تا ئێستا نەگۆڕاوە تا ئێستا ڕازیاییمان نەبووە هەڵوێستێکی ڕوونمان هەبووە بە تایبەتی لە دوای هەڵبژاردن و پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن تاکو ئێستا بە هەمان شێوەش پارتی دیموکراتی کوردستان لە سەرتاوە هەڵوێستێکی ڕوونیان هەبووە تاکە جیاوازی لە نێوان بەرەی عەرەبی کە سێ لیستیان هەیە و برایانی پارتی یاخود برایانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە هەمان شێوەوانش هەڵوێستی خۆیان هەیە پێداگرن لەسەر ئەوەی کە پۆستی پارێزگا بۆ ئەوان بێت بدەیانەوێت بۆ کەسێک بێت لە نێو خودی یەکێتیدا بێت بە هەمان شێوەش بەشێک لە لایەنە عەرەبیەکان هەڵوێستێکی ڕوونیان نییە بەڵکو ئەمان چیان هەیە لێک تێنەگەیشتنیان هەیە لە نێوان خۆیاندا ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە پێکێنانی حکوومەتی خۆجێی لە کەرکووک دیار دووا بکەوێت بە تایبەتیش کە تەنیا 2 هەفتەمان ماوە یاخود دەتوان بڵێم کەمتریش بۆ ئەوەی ماوە یاسایەکە کۆتایی بێت و بگەین بە کۆتایی ئەو ماوە دەستوری کە 30 ڕۆژەوە لەلایەن ئەنجومەنی پارێزگا دیاریکراوە بۆ پێکێنانی حکوومەت. برێز عەزیزەدین 7 مانگ و نکاری بوو یەک جڤینژی یا ئەنجومەنا پارێزگاها کەرکووکێ لە دار بکە نوها 2 هەفتەمانە ئەو پرسکرێکین کو تە بەحسکری دیارە ئەو پرسکرێکشی هینمانە دو 2 هەفتەدا هوندەی بکارن چارەسەر بکن وام پرسکرێکان. بە هەوڵ و بە چاودێریەکی ڕاستەوخۆی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی ئێمە گەشتبینین و چاوەڕێن بگەین بە ئەنجامێک کە هەموو لایەک لێ ڕازی بێت وەکو گوتم نیم سەلێک تێگەیشتێکمان هەیە بەڵام ئێمە لەبەرەی تورکمانی عێراقی لەگەڵ دیدگای بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقداین ئەویش ئەوەیە کە هیچ پێکاتەیەک لە پێکاتەبراوەکانی کەرکووک نەخرێتە دەرەوەی پێکێنانی حکوومەت. ئێمە دەمانەوێت بۆ یەکەم جار لە مێژووی کەرکووکدا یاخود بۆ یەکەم جار تەنانەت لە عێراقدا بگەین بە چارەسەرێک کە هەموو پێکاتەکان لێ ڕازی بین و هەموو پێکاتەکان لە خۆی بگرێت لەوەی کە بەشدار بن لە بڕیار لە پۆستە باڵەکان بۆ ئەوەی ئێمە بەیەکەوە بگەین بە سەقامگیریەکی سیاسی ئەمنی ئابووری و کۆمەڵایەتی. بەڵێ ئێمە لە یەکەم ڕۆژەوە ئەمە دیدگای ئێمە بووە و ئێستا دیدگای ئێمە و دیدگای سەرۆکوەزیرانی عێراقیشە ئەگەر نیازێک هەبێت بۆی پێکاتێک بکرێتە دەرەوە ئێمە و هاوپەیمانەتێکمان پێکێناوە و ئەم ئەنجومەنەمان بۆ ئەو پێکێناوە پارێزگاری لەم شتە بکەین و پارێزگاری لە سەقامگیری کەرکووک بکەین و هیوانخوازیشین تەواوی هێزەکان بەشدار بن و تەواوی پێکاتەکان بەشدار بن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. کێشەکە تەنها پۆستی پارێزگاری کەرکووکە یاخود پۆستەکانی دیکەشە سەرۆکی ئەنجومەنە جێگری ئەنجومەنە ئایا کێشەکە لەکوادایە؟ ئەگەر لە ماوەی ئەو 2 هەفتەیە پرسەکە چارەسەر نەکرا چاوەڕێی ئەوە بکەین ئەنجومەنەکە هەڵبوەشێتەوە؟ کێشە گەورەکە یاخود کێشە سەرەکیەکە ئەوەیە کە تا ئێستاش لە بەردەمماندایە و پێشتریش لە بەردەمماندا بوو پۆستی پارێزگارە. گەورەترین کێشە ئێمە بابەت یەکلایکردنەوەی پۆستی پارێزگارە چونکە ئەمە ڕێگری سەرەکیە لە بەردەم
پێکەرانی حکوومەتی خۆچەی چەند پۆستێکی لاوەکی هەن وەکو بەڕێوەبەرانی گشتی و قایمەقامەکان و بەڕێوەبەری ناحیەکان و بەڕێوەبەری با بڵێن پۆلیس و دام و دەستگاکان بەگشتی بەڵام بەردی ڕێگێر ئەوەی کە تا ئێستا کێشەی گەورەی ئێمەیە بابەتی پۆستی پارێزگاری کەرکووکە چونکە هیچ کام لە پێکاتە براوەکان ئامادەنیە دەستبەرداری ئەم پۆستە ببێت ئەگەر بگەین بە بڕواایەک یا خۆ بگەین بە ڕێککەوتنێک بۆ یەک لایکردنەوەی ئەم پۆستە زۆر بە ئاسانی دەتوانین پۆستەکانی دیکەیەک لای بکەینەوە. خاڵێکی دیکەشەیە من بەڕاستی پێم وانییە بگەین بە هەڵۆشانەوەی ئەنجومەن و ڕەتکردنەوەی ئەنجامەکان وەکو ئەوەی لە دیالە ڕوویدا 6 مانگ تێپەڕیوە کۆبوونەوە کراوە کۆبوونەوەی یەکەم کراوە بەڵام تاکو ئێستاش ئەنجومەنەکە ڕێک نەکەوتون لەسەر پێکەنانی ئەنجومەنی کارگێری و بەڵام تا ئێستاش ئەنجومەنەکە هەڵنەوەشاوەتەوە پێم وانێ لە کەرکووک شتێکی وا ڕووبدات ئەنجومەن هەڵناوەشێتەوە بەڵکو ئەوەی کە ئەگەری زۆری هەیە ڕووبدات ئەوێ ئەو ماوە 30 ڕۆژە درێژ بکاتەوە ڕاستە یاسایی و دەستوری نییە بەڵام زۆرێک لە با بڵێن نەرمی لە مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتە هەستیارەدا هەیە کەرکووک وەکو سەبکە گوڵێک وایە یاخۆ وەکو با بڵێن کە با بڵێن بۆمبێک وایە ناکرێت بەڕاستی بە شێوازێکی دیاریکرا و مامەڵی لەگەڵدا بکەیت هیوادارین بە زووی بە چارەسەر بگەین و هەندێک لایەنیش لە داواکاریەکانیان بێنە خوارەوە بۆ ئەوەی بە چارەسەرێک بگەین کە هەموو لایەنەکان و هەموو پێکاتەکانی کەرکووک پێی ڕازی بن بۆ ئەوەی هاوڵاتیان هەست بکەن لە هەر پێکاتەیەک بن کە هاوڵاتیەکی پلەیەکە و لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لە حکوومەتی خۆجێی نوێنەرایەتی هەیە لە ئەنجامدا ئێمە کار بکەین خزمەتگوزاری پێشکەشکەین لە تەواوی لە پەیاماتە گەهشت برێژ تورکیش حێزەدین سەرکردە العانیا تورکمەنیش کەرکووکێ لەگەڵ